رمضان 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 يا حبيب رمضان رمضان ليتك دوما قريب. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەگەن جوانترین سڵاوی خۆی گەورەتان لێبێ و تاعەت و عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزانیشتان لێ قبوڵ بێ. خۆشحاڵ و بەختەوەرم لە یەکەمین ئەڵقەی بەرنامەی ڕەمەزانی بە دیداری ئێوەی ئازیز و خۆشەویست شاد بوومەتەوە. ئەمڕۆ من لەگەڵ هاوکارانم و لەگەڵ بە میوانداری میوانەکەم لە ناو جەرگەی شاری سلێمانی لە خزمەتتانم بۆ قسەکردن لەسەر مانگی پیرۆزی ڕەمەزان و قسەکردن لەسەر شێوازی دابینکردنی ئەو پێداویستیانەی مانگی پیرۆزی ڕەمەزان لەلایەن هاوڵاتیانەوە لە نێو بازاڕی سلێمانیدا و پاشتر زانینی هەڵوێست و تێڕوانینی ئیسلامی پیرۆز لەبارەی شێوازی دابینکردنی پێداویستیەکان و بەکارهێنانیان بە شێوازێکی تەندروستکەوە کاریگەریەکی سلبی لەسەر تەندروستی خۆمان دروست نەکات. لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز مامۆستا عەفان شێخ سەرگەتی لە ناو بازاڕی شاری سلێمانیەوە لە خزمەتتانین و پێکەوە بەرنامەی ڕەمەزانیتان پێشکەشتەکەم. رمضان 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 يا حبيب رمضان رمضان ليتك دوما قريب. بینەرانی بەڕێز دووبارە سڵاوی خۆی گەورەتان لێبێ و من لە نێو بازاڕی شاری سلێمانیدا ڕوو دەکەمە فرۆشگای کاک عەبدولحەمید کە فرۆشگایەکە بۆ فرۆشتنی پێداویستیەکانی ڕۆژانە. من دەچمە خزمەتی بەڕێزیان. کاک عەبدولحەمید ئەم کاتت باش. تاعات و عیبادەتی مانگی پیرۆزی شت لێ قبوڵ بێ. ئینشاءالله خوای گەورە لە هەموو مسلمانانی جیهان عامەتەن و مسلمانانی کوردستان پیرۆزەکەن. ئینشاءالله ئەم مانگە بێتە مای خێر و خۆشی بۆ هەموو میلەتی کورد و بێتە ئاشتەواییەکی نەتەوەی ئەم گێرە و کێشانەی کە هەیە ئێستا لە ناو وڵاتەکەمانە. ئینشاءالله خوای گەورە هیدایەتی هەمومان با و ئینشاءالله ئەم ناخۆشیە تێپەڕێن و میلەتی کورد بێتەوە بە یەک دەست. ئامین. کاک عەبدولحەمید جەنابتان وەکو مسلمانێک وەکو فرۆشیارێک لە نێو بازاڕی سلێمانیدا هەستە چۆنە بەرامبەر بە مانگی پیرۆزی ڕەمەزان یا جیاوازی ڕەمەزان لەگەڵ مانگەکانی دیکە لە چیا بینی؟ وەڵی خۆی هەر هاتنی ئەم مانگە پیرۆزە تەقوایەک و خۆشیەکە بۆ هەموو ئینسانەکان. هەر تۆ سیر کە شەوانە ئاوایەنەیەک لە ناو شارە دروست بووە خەڵکەکە هەمووی خۆشیەکە. یعنی بەڕاستی مانگی ڕەمەزان کردنەوەی دەواازەیەکی خێر و خۆشیە بۆ خەڵک. یعنی من هەزەکەم من زۆر دەمێکە 20 ساڵە لەم شوێنە دوکانم هەیە هەموو ساڵێ بەس لە مانگی ڕەمەزان ئینسان دڵی زۆر مرتاعبێ لەبەرەوەی دڵەکان فراوانە بن خەڵکێکی فەقیر کە تۆ ئیتاعەتێکی خۆی گەورەیە کە زەکات لەسرە کە ئەی بە فەقیرێک نەفسیان ئاسوودابی. یعنی بەڕاستی مانگێکە لە هەموو مانگەکانی تر جیاواز. جەنابەت وەکو فرۆشیارێک تا چەند ڕەچاوی ئەوەت کردووە کە ببیتە هۆکارێ بۆ دڵخۆشکردنی چەندان فەقیر و خێزانی چەندین فەقیر بەسەر بکەیتەوە لە ڕێی ئەو پێداویستی و شمەکانی کە لە دوکانەکەتدا؟ وەڵی ئێمە ئەوەی بەپێی توانای خۆمان و بەپێی ئەوەی کە ئەتوانین بیکەین ئینشاءالله یارمەتی خەڵکمان ناو ئینشاءالله بەردەوامیژێ. زۆر باش. کاک عەبدولحەمید هاتنی خەڵک بۆ دەستخستنی پێداویستەکانیان بەتابەت لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا چۆنیە؟ ئایا جیاوازی کڕین و بە دەستخستنی پێداویستەکان لایەن خەڵکەوە جیاوازی هەیە بۆ منە ڕەمەزان لەگەڵ مانگەکانی دیکەدا؟ وڵی بە تاکید ڕەمەزانان زیاتر خەڵک تەڵەبی لەسەر خواردنە لەبەرەوەی خۆ دەزانی مەسافەیەکی زۆر بە ڕۆژووە کە چێتە بازار هەموو شتێک دڵی بۆ هەموو شتێک لێە. ئەنی قەیسیە بینێ برنجە بینێ هەرچیەکی بێ خۆشمان هەروای. بەڵام تۆزێ ئەم 3-4 ساڵە بەهۆی قەیرانی دارایەوە تۆزێ وەزی خەڵک خراپ بۆ ئینشاءالله بەرەو چاکە ئەڕوە. بەڵام ئەم 1-2 مانگی کە تۆزێ معاشەکە فەرقی کردوێتەوە ژموژۆڵێکی باش کەوتۆتەوە ناو بازار و لە ڕەمەزانە زیاتر. زۆر باش. کاک عەبدولحەمید هەمیشە گلەی ئەوە دەکرێت کە دەگوتێت لە ڕەمەزاندا نرخی شمەک و کاڵاکان بەرزبوونەوەیەکی بەرچاو بە خۆیانەوە دەبین. ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە؟ ئایا ئەمە فرۆشیارەکانن ئەمە دروزەکەن یان ئەو بەدەمەوە چوون و هەڵپەی خەڵکە کەوای وای کردووە بۆ منە سعری شتەکان گران ببێ؟ بە تاکید معاملەکردن لە بازار هاوکێشەیە. هاوکێشەکە چۆنە؟ عەرز و تەڵەبە. یعنی داخوازی و خستنە ڕوو. هەتا داخوازی زۆر بێ خستنە ڕوو هەتا خستنە ڕوو زۆر بێ داخوازی کەمترە بێتەوە وە بە پێشەوانەشەوە تا داخوازی زۆر بێ خستنە ڕوو کەمترە بێت. بەڵام ئەم ساڵ یعنی یەکەم ساڵەکە لەخوا بەزیابێ یەک شت هیچ شتێک سعری نەگۆڕا بگرە بەعکسەوە
شتمان هەیە لە چاو ڕەمەزانەکانی پێش لە چاو مانگە پێش ئێستا بە واسەی دابەزینی نرخی تمەنی ئێرانی کە ئێمە شتەکانمان دۆشاوە قەیسیە فاسۆلیایە زۆر شتمان ڕۆنە بە دەرەجەیەک لە ئێرانەوەیە هەموو سعرەکان دابەزیوە الحەمدولله و هیچ سعری یەک خاڵاشمان بەرز نەبوو. زۆر سپاس دەکەم. زۆر بەڕێز دەچمە لای میوانەکەم بەڕێز مامۆستا عەفان شێخ سەرگەتی بێگومان ئاینی پیرۆزی ئیسلام یەکێک لە بوارە گرنگەکانی مەجالی تەعامل و مامەڵەکردنەوەتە لە دوای عیبادەتەکان ڕێکخستنی نێوبازاڕ و تەعاملکردن یەکێکە لە ئەرکە سەرەکیەکانی ئیسلامی پیرۆز بزانین دید و تێڕوانینی ئیسلامی پیرۆز چۆنە بەرامبەر بە شێوازی دەستخستنی پێداویستیەکان و دەربارەی ئەو پرسیارانی کە من لە کاک عەبدولحەمیدم کرد بزانم جەنابی مامۆستا هەڵوێستی مامۆستا ئیسلامی پیرۆز چۆن وا لە خەڵکی دەکا یا چ ڕێنمایەکی بۆ خەڵکێ بۆ دەستخستنی ئەو پێداویستیانەی کە ڕۆژانە بەکاریان هێنێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين ونش صلاة والرزمان بو بينران وبيسران بيام هيم لإسلام همشتك برنامه قانونيكي بودانا بيغمر صلى الله عليه وسلم لسر روشناي فرمدي خواهي سبحانه وتعالى وجياني عملي وكردي خوي لقل صحابة كان برناميكي دانا وكوا إنساني مسلمان پێویستیەکانی چەندە دابین کە خی گەورە فەرمێ کولوا واشربوا ولا تسرفوا بخۆن و بخۆنەوە بەڵام زیادە ڕۆی مەکەن کاتە لە ئیسلامە ئەبێ ئینسان بەرنامەیەکی هەبێ خەتێکی هەبێ هێڵێکی هەبێ لێلا نەدا بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەگەر هەر کەسێک پێویستەکە ئەوەندە بخوا باسکی بکا بە سێ بەشێکی بۆ خواردن بەشێکی بۆ خواردنەوەی بەشێکی بۆ هەناسەکان کەواتە لە ئیسلامە پێویستە ئینسان هەوڵ بدا بۆی پێداویستی ژیانی ڕۆژانی خۆی دابین بکە بەڵام بەبێ ئەوەی کەوا زیادەڕێوی بکە یا ئیسراف بکە یا بەبێ ئەوەی کەوا بەخیلی بکە زۆر جار دەبین زۆر بەداخەوە ئێمە لە مانگی ڕەمەزانە خەڵکی ئێمە زیاتر وا بیر دەکەنەوە کە ئیتر ئێوارە بە هیچ تێر نابن بۆیە دەبین هەر کەس دەبینی دەڕوە زۆر شتەی پێویستیشی پێی نییە دەیکرێت بۆیە شەرع دەفەرمێ وەکو عەرزم کردی خی گەورە سوبحانەهو وتەعالا فەرمێ والذين إذا أنفقوا لم يسرفوا ولم يقتروا وكان بين ذلك قواما ئەوانەی کەوا نەفەقە دەدەن یا بژێوی خەڵک دەدەن یا کەسێک کەوا دەگەڕێ بە توای ژیانە ئەبێ میان ڕەو بێ نە ئەوە بێکەوە زۆر زیادەڕەوی بکە نە ئەوە بێکەوە زۆر دەستی بگرێتەوە دەستی و قاو بێت. زۆر باش مامۆستا ئیسلامی پیرۆز چۆن ئەو دیار دزێوەن بنەبڕ دەکا کە خەڵک بۆ منە بە تایبەت لە ڕەمەزانە جۆرێک لە هەڵپ و پەلەپەلکردنی پێوە دیارە بۆ دەستخستنی شتەکانی ئایا بۆ نمونە ئامانجی ڕەمەزان ئەوەیە کە تۆ بۆ منە هەر لە سەرەتای ڕەمەزانەوە بەشی 2 مانگ شت پەیداکەی ئەو کۆڵی ئەو برسێتی کە جەناب داماژت پێ کرد. یەکێ لە خاڵەکان بەڕاستی یەکێ لە هەڵەکانەوەی خەڵکی ئێم لەگەڵ ڕێزمە نازان پێشواویکردن لە ڕەمەزان یعنی چی یەکەم دووەم ناشزان حکمت لە ڕەمەزان یعنی چی خەڵک پێی وایە پێشوازیکردن لە ڕەمەزان ئەوەیە کەوا تۆ چی زەخیرێ بخی بۆی لە ڕەمەزان وازانین لە برسان واش نییە کەواتە هەر لە چۆنیەتی پێشوازیکردن لە ڕەمەزان بە هەڵەدا چوو سەلەفی ئومەتی ئێمە کە دەبین چۆن پێشوازیان لە ڕەمەزان کردوون سەلەفی ئومەتی ئێمە یەکەم بە تەوبە دووەم بەخۆ ئامادەکردن بە داڕشتنی بەرنامەیەک بۆ ژیانی خۆیان کە چۆن لەگەڵ قورئانە بژین چون ڕەمەزان هەمومان دەزانین مانگی قورئان چۆن لەگەڵ قورئان بژین بەڵام خەڵکی ئێمە پێشوازیەکەی بە کۆکردنەوەی زەخیرە ئەمە یەکەم دووەم خەڵکی ئێمە لەمەشدا بەڕاستی هەمومان بە هەڵە تێگەشتوین کەوا ئێمە پێمان وایە حکمت لە ڕەمەزان ئەوە بێکەوە ئێمە بەیانی تا ئێوارە هیچ نەخۆی وانیە بۆیە دەبینی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة من أن يدع طعامه وشرابه ئەگەر ئینسان واز لەو تەو کردەی درۆ نەیەنێ واز لە شتی خراپە نەیەنێ یعنی ژیانی بینینی بیستنی وتنی ڕەمەزان و پێش ڕەمەزانی وەکو یەک وابێت تەنها خواردن و خواردنەوەی لە خۆ مەنعکردێت پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمووی خی گەورە پێویستی بەوە نییە کاتە حکمت لە ڕەمەزان ئەوە نییە کە ئینسان خۆی برسی بکە خۆی تینوو بکە بۆیە ئەگەر ئێمە لەم حکمەتە تێبگەین ئەزانین کەوا چۆن پێشوازی لە ڕەمەزان بکەین و لە ڕەمەزانیشا ئەزانین چۆن خواردن بخۆین و چۆن بخۆینەوە. زۆر باش مامۆستا دیاردەیەک هەیە زۆر جار خەڵک گلەیەوە دەکات کە ڕەمەزان دەبێتە هۆکارێک بۆ گرانبوونی نرخەکان بەرزبوونەوەی نرخی کاڵا و پێداویستەکانی ڕۆژانەمان ئایا ئەمە بەهۆی داواکردن و خواستی زۆری خەڵکەوە بێکەوە کاک عەبدولحەمید ئاماژەی پێکردیان بۆ نمونە زۆر جار بازرگانەکان جۆرێک لە چاوچنۆکی و تەماحیان تێدای کە ڕەمەزانەکەن هۆکارێک بۆ ئەوەی کە زۆرترین نرخ لە خەڵک وەربوون لەبەرەوەی کە ئەزان خەڵک داوخوازی زۆرە من پێم خۆشە بزانم سەرنجی ئیسلام یان بۆ منە هەڵوێستی ئیسلام لەبارەی گرانکردنی سعرەکان
لە کاتێکە ئەو سعرەی کە پێی دراوە لە پێش ڕەمەزان لە دوای ڕەمەزانی یعنی لە ناو ڕەمەزانیشە هەر یەک سعرە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. هیچ کامتان ئیمانی تەواو نابێت تا ئەوەی بۆ خۆی خۆش لێ دەبێت بۆ براکەشی خۆشی. کاتە لە ڕوانگەی ئەم حەدیثەوە ئەگەر ئێمەمانەوەی ئیماندارێکی باش بین، یعنی بەتایبەت برا بازرگانەکانمان دوکاندارەکانمان بمانەوەی ئیماندارێکی باش بین، دەبێت ئێمە خۆمان دوکاندارەکە خۆی دانێکەوە کڕیارە فرۆشیار نین بە چەند حەزەکە کە بێت و دوکانەکە شت بکرێ بەوەندە بیفرۆشن. ئەوجا زۆر بەداخەوە ئێمە زۆر جار زیاتر بەعام نفسی بەشەر وایە ئەگەر کۆنتترۆڵێکی لەسەر بێ کۆنتترۆڵێکی بەشەری لەسەر بێ سعر بێ یا هەر چێوێ لە ئاستێکا کۆنتترۆل دەکرێت و ناچێتە سەرەوە. بەڵام ئەگەر ئەو کۆنتترۆڵە نەما ئیتر هەر کەسە و بە ئارزوو خۆی سعرێک دادن دەبینی لەم دوکانە سیاری شتومەکێک بە جۆرێک دوکانی دووەم ڕۆشتێکی کرێت تا ئەچیتە یعنی تا لە ناوجەرگەی بازار تۆزێ دوورکەویتەوە سعرەکان چی دەبێت گرانتر دەبن. یەکەم لەبەرەوەی کە ئێمە وەکوەی کە بڵێن ڕقابەیەکی خوایی بەڕاستی بەسەرمانەوە زۆر هەستی پێ ناکەین لە ژیانی ڕۆژانەماندا. یەکەم دووەم لە وڵاتیش و دەسەڵاتیش ڕقابەیەکی ئەوتۆمان نییەکەوە ڕادع بێ بۆی خەڵک نێڵێ سعرەکە یەک شێوە بێ. بۆیە بەڕاستی دەبێت ئینسانی موسڵمان وا بیرکاتەوە کە فرۆشیارەکە کڕیارە حەزکا بە چەند بیکرێت. اینجا کاملبوونی ئیمانیش لەوەدایە من حەزەکەم بە چەند بیکڕم حەز بکەم بەوەندەش بیفرۆشم. بەس لە ئیسلام ئەوە نییە تۆ بڵێ کاکەم بێنە با تەسعیری شتەکان بکەین سعر ئەوە نەگۆڕێ. بەڵام زۆر بەداخەوە کۆمەڵی خەڵکانێکمان هەن کە لە چەند هەلو مەرجێکە هەلەکە دەخۆزنەوە بۆی کەوا گیرفانی خۆیانی پێپڕکەن بیر ناکەنەوەی کێ ئەچێ ئەم کێ ئەڵێ ئەم گیرفانی کە پڕی دەکات پێی ئەگا کەوا سەرفی بکە. بۆیە بەڕاستی ئینسانی موسڵمان وا بیرکاتەوە بەتابێت لە مانگی ڕەمەزانە کە پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام فەرمووی هەر کەس خواردنی ڕۆژوانێک بدا ئەجری ئەو ڕۆژوانی بۆ دێ بەبێ ئەوەی ئەجری ئەو کەم بێت. کاتە لەم بوعدەوە لەم ڕوانگەیەوە سێری بکەین براین دوکاندار براین تاجر ئەگەر ئاوا بیرکەنەوە کە هاوکاری کەسێکی هەژار بکە هاوکاری کەسێکی مدار بکە نێ لە سعرەکە بچێتە سەر هەر خۆی نەیباتە سەر. ئەگەر تەنیشتەکەشی بیبا بە ئەم بڵێ کاکە من نایبم لەبەر خاتری خوای گەورە ئەودا چاوەڕێ ئەجری قیامەت بێ. ئەلێرەوە دەتوانین ڕقابەیەکی خوای بەسەر خۆمانەوە بکەین کە نێڵین سعری بازار و دوکان گرانتر. زۆر باش کەواتە ئەبێ ئیسلام هەڵوێستی چی بەیان چۆن مەدحی ئەو کەسانەکە کە بەرپرسیارانە بەرامبەر بە مانگی ڕەمەزانی پیرۆز کارەکەن و نایکەنە هۆکارێ بۆ خۆ دەوڵەمەندکردن یا جۆرێ لە بەرزکردنەوەی نرخەکان. ئایا ئیسلامی پیرۆز بە چ چاوێکەوە سەیری ئەم جۆرە کەسانەکە کە بەرپرسیارانە ئەژین و بەرپرسیارانەش ڕێز لە ڕەمەزانی پیرۆزەکەن. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ والله في عون العبد ما كان العبد في عون أخيه. خوای گەورە هاوکاری و هاریکاری بەندەیەکە تا ئەو هاوکاری براکێ بکە. کەواتە هەر کەس فرۆشیار بێت دوکاندار هەر چیە بێت لە هەر شتێکەوە کە پێویستی ڕۆژ بەتایبەت ئەو شتانی پێویستی ڕۆژانی خەڵکی ئەگەر بێت ئەو دوکاندارم بتوانێت هاوکاریەکی بەرامبەرەکەی بکە هاوکاری خەڵکی بکە با بزانێ خوای گەورە ئەو هاوکاری ئەکامە. یەکەم دووەم ئینسان هەرچەند بەدەم براکەیەوە بێت هەرچەند بەدەم براکەیەوە بڕوە خوای گەورە بەرەکەت ئەخاتە کار و کاسبێ. ئەگەر شتێکی کەمیش بفرۆشێ نەتیجەی پارەکەی بەرەکەتی تێدەکەوێت. بۆیە بەڕاستی قەدرگرتن و ڕێزگرتنی ڕەمەزان قەدرگرتنی ڕۆژەوان بریتیە لەوەی کەوا بە گەورەکردنی دروشمی خوای گەورەیە. بۆیە خوای گەورە فەرمووی ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. کەسێک لەبەر خاتری ڕەمەزان لەبەر خاتری دینداری براکەی خاترێکی بگرێ ڕێزێکی لێ بگرێ ئەوە بە گەورەزانی دروشمەکانی خوای گەورە نەتیجەی ئەمەشەوەیە ئەو کەسە کەسێکە کەوا تەقوا لە دڵ و لە ناخی هەیە. رمضان 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 يا حبيب رمضان رمضان ليتك دوما قريب. یەکێکی تر لەو پێداویستیە بەرچاوانەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا تەواوی بازاڕەکانی هەرێمی کوردستان و سفرە و خوانی هاوڵاتیان دەڕازێنێتەوە بریتە لە خواردنی خورما کە لە ئاینی پیرۆزی ئیسلامیشدا گرنگیەکی بەرچاوی پێدراوە. تەنانەت دەوەتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت هەر ماڵێ خورمای تێدا بێ ئەوە ئەو ماڵە برسی نابن و برسیان نابێ. من لە یەکێک لە دوکانی خورمافرۆشەکانی شاری سلێمانی لە خزمەت کاک ئاواد وەکو فرۆشیاری خورمام کاک ئاواد ئەم کاتت باش و تاعات و عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزانیشتان لێ قبوڵ بێ. هەموو کاتێک شاد و بەخێر بن سەرچاو. زۆر سپاس دەکەم جەنابتان وەکو دوکاندارێکی خورما کە خورما دەفرۆشن هەستان چیە بەرامبەر بە مانگی پیرۆزی ڕەمەزان؟ طبعاً بەنسبەت خورماوە بەرەو پیربچوونی خەڵکی دانیشتوانی شارەکە بە
ئەچن بەرەو پێری زیاتر لە مانگی ڕەمەزانە چون شێک لە ڕۆژانی کە ئەوان قوربان پێویستن توی هەموو ژەمی خۆراکی ئەخۆن بەڵام خۆسیەتی خورما وای لێ کردووە کە خەڵک لە مانگی ڕەمەزان زیاتر شیرینی خۆ شیرینەکەش چی بێت خورما بێت خورماش جۆری زۆرە ئەم زۆرانە وای لێ کردووە کە خەڵک زیاتر بێت بە پێی جۆرەکانی خورما کرێ لەسەر سفرەخوانی مانگی ڕەمەزان ڕازێنێتەوە دابنێت و بەربانی خۆی پێ بشێنێت. بەڵێ چەند جۆر خورما لە دوکانەکەی جەناب تا هەیە و ڕۆژانە جەناب دەیفرۆشی؟ بەڵێ ئێمە گرنگ یەکێ لەو خورمانەی کە هەمانە ئەجوۆیە کە ئەوە گۆشتفا بەکارەمێ ئەوە گرانترین جۆرێتی لە دوای ئەو فەڵەستینیەت لە دوای ئەو مەکاویەت لە دوای ئەوە برایمیەت لە دوای ئەوە زوودیەت لە دوای ئەوە بەرحیەت کە ئەمانە هەموو جۆرانە زۆر ناوبانیان هەیە و زۆر خەڵک لێم سەفیدە اینجا بێژگە لە جۆرەکانی ئێرانیش کەەوە هاتووتە ناو بازارە و بازاری پڕ کردووە. بەڵێ بە ژمارە چەند جۆر خورما لە دوکانەکەی جەناب تا هەیە و نزیکەی 30 جۆری تایە. زۆر باشە. جیاوازی هەیە لە غەیری ڕەمەزان و لە ڕەمەزاندا ئایا بوون لە ڕەمەزاندا زیاتر خەڵک خورما بەکاردێنێ وەک لە کاتەکانی دیکە؟ خۆی لە ڕەمەزانە زیاتر خەڵک خورما بەکارهێنێت لەبەرەوە خورما چۆنی خصوصیەتی پیرۆزی هەیە لەبەر پیرۆزیەکەی لەبەر ئەوەی کەەوە مادە قورسەکانی تایە وەکو مەغنیسیۆم و کالیسیۆم و نیکل و ئاسن و ئەو مادە قورسانی تایە ینی بڵێم سێ دەنە خورما وەکو ئەوەیە لوقمەیە گۆشت خواردەبێت بری وەگرێتەوە وەکو نانێکی زۆرە خواردە چونکە لە 155 کاربۆهایدراتە ئەمانە وای لێ کردووە کەوا خەڵک زیاتر بەرەو پیری بچێت و بری خواردنەکەی بۆ بگرێت و ینی توانایەک و هێزێکی بەجەستەی پێ بەخشێت. رمضان 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 يا حبيب رمضان رمضان ليتك دوما قريب وەک ئاماژەم پێ کرد ئیسلامی پیرۆز گرنگیەکی بەرچاوی بە خورما داوە ئەمەش وای کردووە کە خورما ببێتە یەکێک لە خۆراکە سەرەکیەکانی هاوڵاتیان و بە تایبەتتر لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا چونکە بەدەر لە لایەنە ئیسلامیەکەی لایەنە شەرعیەکەی لە ڕووی تەندروستیشەوە بۆ جەستەی مرۆڤ گرنگیەکی بەرچاوی بە تایبەت دوای ڕۆژوشکاندن و ڕۆژوکردنەوە. من لەگەڵ میوانەکەم بەڕێز مامۆستا ئەفان شێخ سەرگەتی بزانم ئیسلامی پیرۆز یا لە قورئان و فەرمودەدا چۆن باز لە گرنگی و پێگە و سوودی خورمامان بۆ کراوە و چۆن هاوڵاتیان بەکاری بێن و مامۆستا ئەفان دووبارە سڵاوی خواد لێبێن. لە قورئانی پیرۆز و فەرمودەدا ئایا باز لە خورما کراوە یان بۆونە گرنگی و پێگە و فەزلی خورما چۆنی باز کراوە؟ لە قورئانی پیرۆزدا لە سوورەتی مەریەمە کاتێک کە مەریەمە عەلەیهی السەلام ئیسا پێغەمبەریە بێن خوای گەورە خورمایەکی وشکی بۆ سۆز دەکات خورمای تەڕی بۆ پێدەگەیەنێ ئەفرێن وهزی ئیلەیکی بجذع النخلة تساقط عليك رطبا جنيا کاتە لە قورئانە ئاماژە کراوە بۆ خورما. طبعا هەر خواردنێک کە لە قورئانە ئاماژەی پێکرابێ بەڵگەیە لەسەر گرنگی و چاکی ئەو خواردنە ئیتر ئایا بۆ هەر کەسێکە بێ لێرەدا کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە ئاماژەی پێ دەکات تایبەتی مەریەمە عەلەیهی السەلام کە کاتێ تازە مناڵێکی دەبێت دیارە من بەڵگەی لەسەرەوەی کەوا ئافرەت بۆ عەفو خورما بۆ ئافرەتی دووگیان باشە. ئەمە یەکەم. لە حەدیثی شا پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام زۆر ئاماژەی بە خورما کردووە. لە حەدیثی صحیحی موسڵیمە هاتووە ئەفەرمێن هەر ماڵێک خورمای تیانە بێ هەمیشە برسیم کەواتە من نیشانەی گەورەی و گرنگی خورمایە. ئەمە یەکێکی تر لەوانە یەکێک لە میوەکانی بەهەشت خورمایە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ هەر کەس یەک جاڕێ سبحان الله و بحەمدی سبحان الله العظیم خوای گەورە یەک خورمای لە بەهەشتا بۆ دەڕوێنێ کاتە خورما یەکێکە لە میوەکانی بەهەشت. ئەمەش بۆ خۆی بەڵگەیە لەسەر گەورەی و چاکی خورما. و هەروەها یەکێکی تر لەو گرنگیانی کەوا بە خورما دراوە ئەوەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە چەند حەدیثی صحیحە ئاماژەی بەوە کردووە کە ئینسان بەربانگەکەی لەسەر خورمای تەڕ بکاتەوە. ئەگەر خورمای تەڕ نەبوو لەسەر خورمایش ئەگەر نەبوو اینجا ئاو بخواتەوە. لە چەند حەدیثا پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاماژەی بەمە کردووە. هەندێک دەڵێن بۆچی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاماژەی بەوە کردووە کە ئێمە گرنگی بە خورما بدەین لە بەربانگکردن. ئەڵێ ئینسان کە بەیان تا ئێوارە هیچ ناخوا مەعیدەی خاڵی دەبێن ئەولاتر و باشتر ئەوەیە کەوا شتێکی گەرم بە مەعیدەی بدا بۆی لاشەی گەرم بێتەوە تیر و وزەیەکی زیاتری
مامۆستا ئەماژە بەوە کراوە لە شەرعا کە ژمارەی خورماکان هەندێک دەڵێن سێ خورما سنەتە و ئای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەچاوی ئەمەی کردووە ئەگەر ڕەچاوی ئەمەی کردووە حکمەتەکەی لە چیدایە؟ حديث كان فرمي على رطبات جمعش لسيوة دست بيه كاهتا كوتاي زانان لتفسيري فرمودەکان دەفەرمون پێغەمبەر صلی الله عليه وسلم مەبەستی پێی 3 5 7 هەتا کۆتایی بوو هەندێک دەڵێن لە علمی تازەوەی کەوا من خوێندومەتەوە دەڵێن ئەوانەی نەخۆشی شەکریان هەیە گەر خورماکان بەتاک بخۆن زەرەری بۆ شەکرەکان نا بەڵام ئەگەر بە جوود بیخۆن زەرەری بۆ شەکرەکان دەبێت کاتە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاماژەی بە کۆ کردووە کۆکەش زانایان دەفەرمون ئەوەیە 3 5 7 تا کۆتایی زۆر باش مامۆستا ئەو فرمودەی کە جەناب ئاماژەت پێ کرد هەر ماڵێک خورمای تێدا نەبێ هەمیشە برسین یا هەز بە برسێتیەکەن ئەم جۆرە چۆنیان لەم فرمودەیە تێبگەین و مەبەستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە برسیبوونی ئەو عایلەیە لە چیەوە سەرچاوە یەکەم مەبەستی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەوەیە کەوا خورما خواردنێکی بەبەرەکەتە دووەم مەبەستەوەی خورما دەتوانێت برێتی خواردنی تریش بگرێتەوە چونکو مەسەڵەن هەندێک خواردن هەیە ئەگەر هەبێ ناتوانێت جێی خواردنی تر بگرێتەوە لەبەرەوەی ئینسان ئیمامی غەزالی دەفەرمێن ئینسان دەتوانێت شەو ڕۆژێک بە یەک خورما بژی ئەوەندە ئێنێرجی و تاقە و وزەی تێدایەکەوە بە ئینسان دەبەخشێت کاتە مەسی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەیە کەوا ئینسان ئەگەر خورمای لە ماڵا هەبێ کاتە خواردنی ئامادەی بەردەستی هەیە هەر کات برسی بوو ئەتوانێت بیخوات و برسێتی خۆی لێ قوتار بکات رمضان 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 يا حبيب رمضان رمضان ليتك دوما قريب وەک دەزانین خواردنی شەربەتیش یەکێکە لەو خواردنە بە چێژانەی کەوا دەبینین خەڵک سەرەیان بۆ گرتووە و دەستی دەخەن بۆ بەربانکردنەوەیان و با بزانین ئێستێمە لە نێو شەربەت فرۆشی سەرگەڕوودان پێم خۆشە دەبارەی ئامادەکردن یان بۆ منە ڕێژەی هاتنی خەڵک بۆ دەستکردنی شەربەتەکە چۆن لەگەڵ وەستا عەبدوڵڵا وەستا عەبدوڵڵام کاتت باش هەموو کاتێکت باش خی گەور بازارتان باو تاعات و عیبادەتتان قبوڵ بێ دەبینین خەڵکێکی زۆر بۆ دەستخستنی شەربەت ڕویان لە دوکانەکەی جەنابت کردووە ئایا ئەمە هەر پەیوەندی بە مانگی پیرۆزی ڕەمەزانەوە هەیە یان لە کاتەکانی دیکەشدا بەو شێوەیە و بۆ ئەگەر جیاوازی ڕەمەزانەکە کاتی دیکەیە پەیوەندی بە چیەوە هەیە باشکر بەخوا باشە هینەکەمان پاکە و بێگەردە و جوانە بۆیە مشتریمان هەمیشە هەیە بەڵێ ڕەمەزان جیاوازی هەیە لەگەڵ کاتەکانی دیکە جیاوازی هەیە لەگەڵ کاتەکانی کە کەینە پەرداغ بەس ئێستا بە چیس و بە دەبەیە زۆر باشە ئێوە چۆنی ئەم شەربەتە ئامادەکەن یا بۆچی خەڵک بەو شێوە بە تامەزرۆییەوە سەردانتانەکە وڵی لەبەرەوەی یەکەم باش هینەکەین دووەم خاوێنە سێهەم هینەکانمان پاک و خاوێن تا چەند وەکو ڕێزگرتنێ لە مانگی پیرۆزی ڕەمەزان ڕەچاوی نرخەکانتان کردووە هیچ جیاوازیە لە نێوان نرخەکانە جیاوازیمان لە چاکردی شەربەتەکەیە لە زیادکردنی بێوشە چاکترتان کردووە چاکترمان کردووە وەکو ڕێزی ڕەمەزان ئەی نرخەکەشی بەرز بۆ تۆ لەگەڵیان نەخێر هەر خۆی زۆر باشە یەکمان خەڵک پێی خۆشە لە کاتی ڕۆژوشکاندنە ئەو خواردنەوە فێنکانە بەکاربهێنێ کە هەم بە چێژن هەم مایەی فێنەکردنەوەی دەرونیەتی لە دوای بەربانکردنەوە بزانین لە ئیسلامی پیرۆزدا ئایا چ ڕێنماییەکمان هەیە بۆ بەکارهێنانی خواردنەوەکان بە تایبەت دوای ڕۆژوشکان وەکو جانای مامۆستا ئاماژەی پێکرد کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمانی کردووە یا بە سونەتی زانیوەکەوە بە خورما ڕۆژوو بشکێن ئەگەر لە ناچاریان نەبوو ئەو کاتە بە ئاوی فێنێک ئەمە باشترە ئایا خواردنەوەی شەربەت یان بۆ منە هەر شتێکی تری فێنێک کە شیرین و بەچێژ بێ لە ئیسلاما چۆن باسی لێوە کراوە وەکو یەکەم بابزانین خی گەورە سوبحانه وتعالى چی لەسەرێمە حەڵال کردو چی لەسەرێمە حەرام کاتێ باسی هاتنی پێغەمبەرەکە عەلەیهی السەڵاتو وەسەلام فەرمووی یحل لهم الطیبات ويحرم عليهم الخبائث کاتەوەی شتێک کە پێ بوترێ پاک لە ئیسلاما حەڵاڵ مەسموح ئەسڵ لە قاعدەیەکی ئوسولی هەیە فەرمێ الأصل في الأشياء الإباحة هەرچی هەیە لە بوونە هەمووی ڕێپێدراوە بەکاری بێنی ئیلا مەگەر بەڵگەیەک هەبێ لەسەری کەوا حرام ئاو هەرش لە منیەکی تر مەسەڵەن بە تایبەت بێجگە لە ئاو شەربەتی مێوش یەکێکە لەو میوانی کەوا میوەی بەهەشتە پێغەمبەر صلی الله عليه وسلم جارێکیان باسی کرد لە نوێژە ئەسمای کچی ئیمامی بەکرە فەرمووی یا رسول الله لە نوێژە حەرەکەیەکت کرد پێشتر ئەو حەرەکە و جوڵەت نەکرد فەرمووی بەهەشتی نیشاندرا هێشوەترەیەکم لە بەهەشت هێنا یەک بۆڵم لێ خوارد ئەگەر ئەو هێشوەترەیەم بهێنایە هەتا قیامەت بەشی هەموو بەشەریەتی ئەکرد لەسەر زەویە کاتە ترێ یەکێکە لە بەروبوومەکانی بەهەشت
اینجا ئیسلام ڕێپێدانی ئیسلام لە هەموو شتێکان میانڕێوی و ئاستێکی بۆ دیاری کردووە نە ئەوەی کەوا ئینسان خۆی بگرێتەوە نە ئەوەیە کەوا دەست بڵاو بێت بۆیە بەڕاستی ڕێنمایی ڕەمەزان ئەوەیە کەوا ئینسان ئەو شتەی پێویستی نیە نەیکرێت ئەو شتەی کە نایخوا نەیکرێت ئەو شتەی کە دەمێنێتەوە خراپ دەبێت نەیکرێت زۆر بەداخەوە زۆر جار دەبینی دوکانی شەربەتەکان یا زۆر جار دەبینی نیوەکان خەڵک زۆر دەیکرێت بەڵام دەچی سێرەکەی لە ماڵ ئیسفادی لێ ناکاتە ئیسفادی لێکردن شتێکی مەشروعە شتێکی شەرعیە ئەوەی کەوا پێویستی لاشی ئینسان بێت لە هەر خواردنێک واجبە ئینسان بەکاری بێن چونکە ئینسان نەفسی ئەمانەتی خۆی نێ مادام هی خۆی نێ واجبە هەرچی پێویستیەتی کەوا قیواوی نفسی لەسەر بێ بەکاری بێنێ لەوە زیاتر ئەگەر زیادە ڕێوی بکات جائز نییە کاتە شلەمەنیەکان سادەمەنیەکان کەوا بە ئەندازی پێویستی ئینسان بۆ پاراسی نفسی ئینسان پێویستە بیخوا بۆ تەکمیلەی ئەو ڤیتامینانێک کەوا یا ئەوەی کەوا لاشە ئینسان پێویستی واجبە ئینسان بیخوا بەڵام لەوە زیاتر ئیسلام ڕێی پێ نەکات. رمضان 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 يا حبيب رمضان رمضان ليتك دوما قريب رمضان هەستە چۆنە بەرامبەر بە هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان؟ پێشەکی بە خێراتنی مانگی ڕەمەزانەکەم زۆر پێخۆش حاڵم لەبەرەوەی مانگێکە پڕ لە عیبادەت و خێر و بەرەکەتی خۆی هەیە ئەم مانگە ئینسانەکان یعنی چونکە خوای گەورە هەستێکی وا دەیاتێ زۆر بەختەوەری دائیمەن لەم مانگەیە هیوادارم ئەو کەسانی کە تا ئێستا ساردوستڕن لە عیبادەتەکانیانە لە قورئان خوێندنیانە لە هەموو ئەو عیبادەتانەی کایکەی زیاتری کەن ئینشەڵڵا. چ دیاردەیەکی جوانی مانگی پیرۆزی ڕەمەزانت بەلاوە جوانە یا سەرنجی ڕاکێشاوی کە لە مانگەکانی دیکەدا یا کەمە یا هەر بوونی نییە؟ وەڵاهی ئەم مانگە بێگومان زیاتر ئینسان هەست بە خۆشیەکی دەرونیەکان جا هیوادارم هەموو کەسێک خێر و خێراتی زیاتر بکا بۆ فەقیر و هەژار و عیبادەتی زیاد کا لە مانگای ئینشەڵڵا. پێت وایە ڕەمەزان بوو بێتە هۆی توندکردنەوە و پتەوکردنی پەیوەندی نێوان هەژار و دەوڵەمەندەکان یان بۆ منە زیاتر دەستی دەوڵەمەندەکانی واڵا کردووە لەوەی کە یارمەتی برا هەژارەکانیان بدەن؟ بێگومان وایە بەڕاستی جا ئەم بەرنامەی ئێوەش بەرنامەی بەخشین زۆر سپاسیانەکەن کە خەڵک بەستەرەکەنە و خەڵکی هەژار و نەدار و هیوادارم هەر بەردەوام بن ئینشەڵڵا. زۆر سپاس دەکەم و ڕۆژ و تەعات و عیبادەتیشتان قبوڵ بێت. ئامین ئەجمەعین. سەرکەوتوو بن. رمضان 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 يا حبيب رمضان رمضان ليتك دوما قريب رمضان. چه هەستێک دەیە بەرامبەر بە هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان یا جیاوازی ڕەمەزان لە چیا ئەبینی لەگەڵ مانگەکانی دیکەدا؟ بەڵێ بەڕاستی مانگی ڕەمەزان مانگی خێر و بەرەکەتە خێر و خۆشیە و جیاوازەکەشی لەوەدا کە خەڵکی ئارامترە بەڕاستی و سەبری زیاترە و بەخشندەترە و ئەم مانگە مانگی خێر و ینی عیبادەتی زیاتر تایە بۆ ئەم ڕۆژوە کە بۆی بتوانین ڕۆژەکەمان بە تەواوەتی بگەیتە لای خۆی گەورە. ئینشاءڵڵا مانگی ڕەمەزان بێتە خێر و بەرەکەت بۆ هەموو کەسێک بۆ هەموو مسلمانێک لە هەموو دنیا بۆ کوردیش بە تایبەتی. بێگومان لەگەڵ هەموو دیاردە جوانەکانی مانگی پیرۆزی ڕەمەزانیشدا زۆر جار کۆمەڵێ دیاردەی دزێ و ناشرین و ناپەسەند دەبینی کە لەگەڵ ڕەمەزاندا خەڵکی دەستیان دەداتێ. چ دیاردەیە لای جەنابەت سەرنجی ڕاکێشاوی کە یەکێ بێ لە دیاردە خراپ و ناپەسەندەکان؟ بەڵێ بەڕاستی هەنێک کەس هەر ینی پێش ڕەمەزان و دوای ڕەمەزانیش لە ڕەمەزانیشا لاواسی هەنێک خوو هەبێت نەتوانێت تەرشی بدا تەسیری تێنەکە. بەڕاستی مسلمان لەوەدا فەرقی و جیاوازەکەی دەردەکەوێت کە بتێ لە ڕەمەزانە بێ جیاوازەکەی لەوە دەربکەوێتکە مانگی ڕەمەزان تەسیری تێ بکە کە بتوانێت هەنێک کۆمەڵە سیفاتی ناشرین هەیە نەیکات هەنێک قسەش قسە زیاتر لە بازاڕە باڵات بە تایبەتی بەوتە ینی بە قسە بە ژنودانیا هەنێ جارەیە بێزارکردنی خەڵک بە هەنێ شت ئەمانە هەمووی تەسەڕوفاتێکن کە خەڵک توانێت بێزارکە. بەس جیاوازەکەی لەگەڵ مسلمانە ئەوەیە کە توانێت لە مانگی ڕەمەزانە ئەو جیاوازیە دروستکە مسلمان کە نەدروستینەکە بەڕاستی مسلمانێتەکەی تەواو نییە بەڕاستی. رمضان